ڕێنمایی بۆ پیاوان. ئەگەر دەتەوێت دڵی هاوسەرەکەت خۆش بکەیت بەم شێوەیە هەڵسوکەوتی لەگەڵ بکە. هەموو پیاوێک کاتێک هاوسەرگیری دەکات ئامانجی ئەوەیە دڵی هاوسەری خۆش بکات. دڵخۆشکردنی ژن سەلیقەی دەوێت و هەندێک پیاو ئەو سەلیقەیان نییە و نازانن چی بکەن. ئەمانە هەندێک ڕەفتاری ئاسانن کە هەموو پیاوێک دەتوانێت لەگەڵ ژنەکەیدا بیکات و دڵی خۆش بکات. خاڵی یەکەم، ئەگەر ژنەکەت نەخۆش کەوت لە کارەکەت مۆڵەت وەرگرە و لە ماڵەوە لە لای بمێنەرەوە و ئاگاداری بە. خاڵی دووەم، ڕێز لە دایک و باوکی بگرە و لە ناو کەس و کارەکەتدا گرنگیان پێ بدە. خاڵی سێیەم، کاتێک ژنەکەت لە دەرەوە گەڕایەوە بۆ ماڵەوە دەرگات لێکردەوە پێ بکەنەوە پێی بڵێ دڵخۆشی ببینینی. خاڵی چوارەم، لە هەفتەیەکدا ڕۆژێک بەیەکەوە بێ ئەوەی منداڵ لەگەڵ خۆتان ببەن لەگەڵ ژنەکەت بڕۆ دەرەوە و مۆبایلەکەشت بکوژێنەرەوە بۆ ئەوەی مەشغوڵت نەکات. خاڵی پێنجەم، ژنەکەت بە هیچ کەسێک بەراورد مەکە، بە تایبەت بە دایکت یان ژنانی خزم و کەسوکار. خاڵی شەشەم، کاتێک لە خەو هەڵدەستەی باوەشی پێدا بکە وەکو چۆن باوەش بە منداڵدا دەکەیت. خاڵی حەوتەم، سپاسگوزاری بۆ دەرببڕە لە بەرچاوی دایک و باوک و کەسەکاندا بۆ باشی هەڵسوکەوت و چاکی لەگەڵدا. خاڵی هەشتەم، نرخ بۆ ئەو کارانەی دابنێ کە بە درێژایی ڕۆژ لە ماڵەکەدا دەیکات و هیلاک دەبێت. خاڵی نۆیەم، پارەی بدەرێ بۆ ئەوەی ئەو شتانەی ئارەزووی لە یەتیمیان کڕێ، تەنانەت ئەگەر کاریشی نەبوو. خاڵی دەیەم، پێی بڵێ شێتت کردم، جلەکانت زۆر جوانە، ئەو هەموو نازداری و جوانیە چییە؟ خاڵی یازدەیەم، بە هەموو شێوەیەک لە هەوڵی دەربڕینی هەست و خۆشەویستی و ڕۆمانسی بە لەگەڵی. قسەت خۆش بێت لەگەڵ هاوسەرەکەت و نەرمونیان و کراوە بە لەگەڵ هاوسەرەکەت و ڕەزیل و دڵپیز مەبە لەگەڵ هاوسەرەکەت. خاڵی دوانزەیەم، زۆر گرنگی بە کاری سەرجەیی لەگەڵ هاوسەرەکەت بدە، دڵی یەکتر خۆش بکەن، چونکە بڵێن و نەڵێن پەیوەندی خۆشەویستی نێوان هاوسەران زیاتر دەکات. بە هیوام ئەم ڕێنمایانە سوودی بۆ گشت هاوسەران بێت.